میوانێک هەیە نوێنەری پێشتووی ئەمریکا لە عێراق بەڕێز زاڵمای خەلیلزاد لەگەڵما ئەم چەند خولەکە من لەگەڵ ئەوەم باسە دەوروژێنم. Thank you for joining us, Mr. Ambassador. At first, I would like just ask about that. How do you evaluate the سەرەتا ئەمەیە پرسیارێک بکەم لەسەر عێراق چۆن هەڵسەنگاندنێک بۆ عێراق دەکەیت و پێکەنانی حکوومەتی عێراق چۆن هەڵدەسەنگێنی و پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ ئەم میێوانداریە، مای خۆشحاڵەیەکی گەورەیە کە من دیسان لە کوردستانم و سەبارەت بە دروستکردنی حکوومەت و ئەو نیگەرانیانەی کەوا هەیە لە پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان دەتوانم بڵێم کەوا هێشتا زووە کەوا حکمێک بدەین کەوەی بڵێن چۆنە تا ئێستا لەکتێگەیشتنی باش لە نێوانیان هەیە لەم یەک مانگەی ڕابردوودا و بێ بزانین لە ماوەی 6 مانگ و ساڵێک ئەم پەیوەندیە چی دەبێ. ئایا حکوومەتی عێراق ئەو ڕێکەوتنە جێبەجێ دەکات لەگەڵ هەرێمی کوردستان هەیە، ئەو لەکتێگەیشتنە جێبەجێ دەکات لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی کە لەسەر بنەمای ئەوە حکوومەتی نوێ پێکاتۆ کە دەبێت لەسەر بنەمای دەستور بێ ئەم ڕێککەوتنە و لەکتێگەشتنیە کە ئەمزاکراوە بۆ جێبەجێکردنی دەستور دەبێت تەمەشا بکەین زین چی ڕۆدەدات. بابەتی بودجە دەبێت چارەسەر بکرێت، دەبێت بابەتی نەوت چارەسەر بکرێت لە نێوان هەردووکیان و بابەتی خاک دەبێت چارەسەر بکرێت کە هەیە لە نێوان هەردوو حکوومەت و هەروەها حکوومەت دەبێت کارا بێت بەشەی پێویست بتوانێت پارێزگاری لە سەروەری خاکی عێراق بکات لە ناویشانە هەرێمی کوردستان بپارێزێ لە دژی هەڕەشەکانی دەرەکی و خزمەتگوزاری دابینکە بە شێوەیەکی یەکسان بۆ خەڵکی. ئەم بابەتانی کە تۆ ئاماژەی پێدەدەی لە 2003 بوونیان هەیە دەبێ بڵین کە کێشەی زۆر گرنگن بەڵام چارەسەر نەکراون. وەکو سەرۆکی هەرێمی کوردستانش وتوێتی ئەمە دوایین چانسی ئێمەیە کە لەگەڵ حکوومەتی نوێی کابینەی نوێی عێراقدا هەیە. ئایا پێتان وایە کەوا حکوومەتی عێراق توانێت چارەسەرکردنی ئەم کێشانەی هەیە کە ئاماژت پێدا؟ بەڵێ ئەگەر ویستێک هەبێت، ئەگەر خواستێک هەبێت و ئەگەر پابندیەک هەبێت لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و ئەگەر ئیرادەیەکی باش و نیەتێکی باشە بێت بۆ جێبەجێکردنی ئەم کێشانە لەلایەن عێراقە و لە حکوومەتی نوێی سوودانی بەدڵنیایەوە کێشەکان قابلی چارەسەرکردنن و ئێمە دەبینین کەوا گۆڕانکاری ڕوودەدات و گەشە سەندن دێتە پێشەوە و هەنگاو دەهاوێژرە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە ئاماژەی پێدرا. هەندێک جار لە ڕابردوودا کەوا ڕێکەوتنەکان ئەنجام دراون بەڵام جێبەجێ نەکراون. ئەمە کێشەکە بووە، خواستێک نەبووە بۆ جێبەجێکردنیان. بۆیە ئومێدی ئێمە وایە، خواستی ئێمە و چاوەڕوانەکە ئەوەیە کەوا دەبێت جێبەجێ بکرێ. ئەم جارە ئەوەیە کە دەبێت تەمەشا دەبێت چاوەڕێکی بزانین کات چی دەڵێت لەو کاتەوەی کە تۆ چاودێری باردۆخی عێراق دەکەی لە چەند ساڵی ڕابردۆ تاوەکو ئێستاکە تۆ بینیوتە هیچ پابندیەک هەبوێت لە حکوومەتی عێراقەوە و لە تێگەیشتەکان جێبەجێکرا بێتن. لە ڕاستیدا باسی ئێستا بکەین. لە ئێستا من تا ئێستا پەیوەندی نێوان عێراق و حکوومەتی نوێ و حکوومەتی کوردستان باش دەبینم و من ئومێدەوارم کەوا ئەم جارە جیاواز بێت و هیواخوازی باشترینم بۆ پەیوەندی هەردوو لە ڕابردووە باش نەبووە، لەکتێگەیشتەکان جێبەجێ نەکراون، ئەوەی لە ڕابردووە ڕوویداوە ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراون و لەکتێگەیشتنەکان کۆتاییان پێاتووە و هەمیشەش پێشێلی دەستور کراوە لە ڕابردوودا بەڵام ناکرێت بڵین ئەمە ئێستش زۆر حکم دێن بڵێن وا بێت ئەگەری ئەوە هەیە کەوا ئەم حکوومەتە جیاواز بێت و عێراقیانش خوازیاری ئەوەن کەوا حکوومەتێکی جیاواز بێتە پێشەوە خزمەتگوزاری پێشکات و پابند بێ بە بەڵێنەکانی. چەندین دەوڵەتی دیکەشان تامەشای عێراق دەکەن بزان چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانی دەکات و چۆن گەشە سەندن دروست دەکات. عێراق نەیتوانێت لە ڕابردووە خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی عێراق بکە کە شایستن. بۆیە دەبێ بزانین ئەم حکوومەتە چۆن مامەڵ لەگەڵ گەندەڵی دەکات. بەڕاستی حکوومەتی نوێی عێراقی کۆمەڵێک ئاڵانگاری گەورەی لە بەردەمە ڕاستێسە نرخینەوت بەرزە دەتوان داهاتێکی باشیان هەبێت و دەتوانن ئەم سەرچاوانی داهات بخەنە خزمەتی خەڵکیەوە و خزمەتگوزاری بگەێنن بە خەڵکی و دەبێت بەڕاستی لە ئاسی داواکاری و خواستی خەڵکی بن و بتوانن کارەکانی خۆیان ئەوەی لەسەر شانیانە جێبەجێ بکرێن. بۆیە بەڕاستی حکوومەتی نوێی عێراقی لەسەر شانێتی لەژێر تاکردنەوەی گەورەیە کە بتوانێت کارێکی باش پێشکات و ئەم جارە وەکو دوجار خزمەتگوزاری پێشکەشی خەڵکی عێراق بکات. بەڵێ پرسێکی دیکەی گرنگتر هەیە لەم نێوەندەی کە تۆ قسەی لەسەر دەکەی. ڕەنگە تۆ بیست بێتت کەوا 2 ڕۆژ پێش ئێستاکە
عراق دیسان سەروەری پێشێل کرا لەلایەن دەوڵەتێکی دیکەوە باش پرسی من ئەوەیە بەهانەکانی ئەو دەوڵەتانە چییە بۆ پێشێلکردنی سەروەری خاچی عراق ئەمە بەڕاستی ئەمایەی نیگەرانیەکی گەورەیە عراق بەرپرسیاتێکی لەسەر شانەکەەوە سەروەری خۆی و خاکی خۆی بپارێزێ بە هەرێمی کوردستانیشەوە دەبێ ئایا ناتوانێت بیکات یاخۆت کەم تەرخەمی کردووە ئەمە کێشەیە بەڵام بەڕاستی دەبێت عراق سەروەری خاکی خۆی پارێزێ و ئەمە ئاماژێکی مەترسیدارە دەکرێت کەوا عێراق هەنگاو بەهاوێژێت بۆ پاراستنی بەژۆندەکانی خۆی و ئەبێ هەماهەنگی بکە بۆ پاراستنی سەروەری خۆی وەکو دەبینین ئێران بەشدارە لە پێشلکارەکانی سەروەری خاچی عێراق بۆیە لەمڕۆوە دەبێت عێراق پارێزگاری لە سەروەری خاکی خۆی بکە بەڵام بەڕاستی پرسەکەوەی ئایا عراق ناتوانێت یا ناوێت پارێزگاری بکات لە سەروەری خاکی عێراق پرسەکە ئەوەیە ئیرادی هەیە یاخود نا ئایا ئیرادی هەیە بۆ چاسەکردنی کێشەکە لە ناوی شانە سەروەری خاکی عراق و پاراستنی سەروەری خاکی عراق بۆیە من ئەتوانم بڵێم کەوا ئێران ئەتوانم بڵێم ئێران ڕۆڵێکی کاریگەری هەبووە و لەسەر دروستکردنی حکوومەتە بۆیە ڕەنگە نەتوان بە پێویست بابەتەکە پەیوەندی بە نیەتەوە هەیە بەڵام ئەوێ بزین بزین ببینین حکوومەتی عراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشێلکاری هێرشانە دەکات کە دەستێوەردان و پێشێلکارێکی گەورەیە بەرامبەر بە ساکی بەسەر خاچی عراق و هەرێمی کوردستان بەردەوامی دەکەوێتە ژێر مەترسی ئێرانەوە ئەمە ئاماژێکی مەترسی داریشە پێویستە حکوومەتی عراقی ئەو نیەتە پیشان بدا بۆ خەڵکی خۆی بۆ جیهان کە ئەو پرسی ئاسایشی خۆی بە هەند وەردەگرێت و یەکگرتووی خاکی خۆی بە هەند وەردەگرێت و دەی پارێزێت وەکوی پێشترش من ئاماژەم پێداوە ئەگەر ئامرازەکانی لە بەردەستان نەبێت بۆ پاراستنی سەوەری خۆی دەبێت داوای هاوکاری بکات لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر نەشێوێ نیەتیی نەبێت ئەوە شتێکی جیاوازە باشە چی سەبارەت بە کۆمەلگای نێودەوڵەتی هەمیشە پرسێک هەیە لەسەر خەڵکی عراق بۆچی ئەم هەموو پێشێلکاریە بەرامبەر خاکی عراق دەکرێت بەڵام کۆمەلگای نێودەوڵەتیش تا ئەندازەیەک بێ دەنگن هەنگاو ناهاوێژن جگەل لە سەرکۆنەکردن کەی کۆمەلگای نێودەوڵەتی دێتە سەرخەت و وەڵامێ بێت بۆ ئەو بۆ پێشێلکاریانی بەرامبەر سەروەری عراق دەکرێت پێم وایە سەرەتا پێویستە عراقان خۆیان داوا بکەن لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر عراق ئەو ئامرازانەی لە بەردەستانی بۆ پاراستنی سەروەری خۆی دەبێت داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی بکات دۆستەکانی هاوپەیمانەکانی عراق لە دەرەوە لە هەرێمی کوردستان لە کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت داوای هاوکاری بکەن کە ئەگەر ناتوان خۆیان سەروەری خۆیان بپارێزن بەڵام جیاوازە و قورسە بۆ هەر وڵاتێک لە بێتە پێشەوە و بڵێ من ڕێگری دەکەم لە دەستێوەردانی دەوڵاتێکی دیکە دەبێت داواکاری بکەن چکە ئەمە پرسێکی سەروەریە چونکە بابەتی سەروەری بریتە لە بەرپرسیایەتی خاچی عراق و ئەبێ حکوومەتی عراق بیپارێزێت بۆیە پێویستە حکوومەتی عراقی داوا بکات لە ئەمریکا لە کۆمەلگای نێودەوڵەتی چونکە دەبینین هەندێک هاوکار و گروپی ئێرانی هەن لە ناو خاچی عراق و ناو حکوومەتی عراقیشدان بۆیە ئەگە حکوومەت لە دژیم گروپانە بجوڵە ڕەنگە ناسەقامگیرێک دروستبیانی پرسەکە تۆزێک ئاڵاسترە وەک لەوەی کە دەردەکەوێت واتە هەندێک گروپ هەن کە ئەمانە پاڵپشتیکاری ئێرانن و ئەجندای ئەوان جێبەجێ دەکەن وەکوی پێشترش ئاماژەم پێداوە بەڕاستی ئەمە سەروەری خاکی عراقە بەرپرسیایەتی عراقە بیپارێزێت و ئەگەر ناتوانانی بیپارێزێت دەبێت داوا لە هاوکارەکانی بکە ئەگەر توانای نییە ئەمە شتێکی جیاوازە بەڵام ئەگەر نیەتی نییە بۆ پارێزگاریکردن لە سەروەری خاکی عراق ئەمەش بابەتێکی دیکەی جیاوازە بۆیە دەبێت تەمەشا بکەین بزانین عراق چۆن هەنگاو دەهاوێژێت هەر هەنگاوێک عراق دەیهاوێژێت بە پرسی دیکەی بەدوادادێ ئەگەر عراق بەلایەوە ئاساییە هێز و گروپی میلیشیایی ئێرانی لە خاچی عراق هەبێت ئەمە شتێکی دیکەیە دیسان ئەمەش پرسیار دێنێتە پێشەوە بەڵام ئەگەر ئومێدیان هەبێ و ئەگەر نیەتیان هەبێ ئەگە هەنگاو بەهاوێژن ئەمە شتێکی باشە بەڵام ئەگەر نەیانتوانی وەخواستیان هەبوو بیهاوێژن دەبێت داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەن مافی ئەویان هەیە کە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەن ئەمە مافێکی عراقە واگە داوای هاوکاری بکەن بۆیە ئەو پرسیارکە داوای هاوکاریشان کرد ئەو پرسایەتی کردت ئەوەیە کە ئەبێ هاوپەیمانەکانی چی بکەن هاوپەیمانەکانی عراق ئەگەر عراق داوای کرد دەتوانن هەنگاو بەهاوێژن
دەبێت هەر کەسیان لە لای خۆیانەوە هەنگاو باوێژم بزان چی بکەن بەڵام ئەبێ کارێکش بکەن پرسەکە زۆر مەترسیدار نەبێت بەڵێ پرسێک هەبوو کە هەمیش لە کاتی پێکەنانی حکوومەتی عراقدا سەرۆگۆزیرانی عراق لە ڕابردوودا داوای کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی کردووە کاتێک تورکیا هێرشی کردە سەر خاکی عراق و کوردستان لەگەڵەوەی ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتی کۆبەوە بەڵام هیچ شتێک ڕووی نەدا بەڵێ بەڕاستی کاتێک کە دێتە سەر پرسی هێرشی وەکۆی دوێنێ ڕوویدا پێرە ڕوویدا یا ئەوەی پێشتر لە وڵاتانی دیکەەوە ڕوویداوە ڕاستی حکوومەت پێویستە پێداگیر بێت حکوومەتی عراقی پێویستە پێداگیر بێت و پێویستە هەنگاوی زیاتر بەهاوێژێت بۆ ئەوەی کە ڕێگری بکات نەک تەنیا داواکارێک بکات کۆبوونەوەیەک بکرێت بەڵکو دەبێت بەدادا چون بکات دەبێت ڕشت بێت لەسەر ئەو هێزەی لە بەردەستیاتی و ئەو کاریگەری هێتی لەگەڵ هاوپەیمانەکانی بەکاری بێنێ بۆ دووبارە نەبوونەوەی ئەو بابەتانە بۆیە بە بڕای من یەکەم هەنگاو ئەوەیە نیەتی حکوومەتی عراق پابەندی حکوومەتی عراق بۆ پاراستنی سەروەری خۆی ئەمە خاڵێکی گرینگە دەبێت هەستیاری هەڵوەسەی لەسەر بکەیت من بەهۆی کەمی کات ئەمێ پرسیارێکت لێ بکەم سەبارەت بە ئەفغانستان پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و کەوتنی کابل بەدەستی تالیبان چۆنی دەبینی بۆ ئەمریکا ئاساییە ئەمریکای سە لە دەروی جەنگە ئەم کشانەوەی ئاسایی بوو هیچ زیانێکی نەبوو بەڵام بەڕاستی ئەفغانستان بۆ خۆی لە قەیرانێکدایە و لە باردۆخێکی قورسدایە لە ڕووی ئابوووریەوە قەیرانێکی گەوریان هەیە خزمەتگوزاریەکان ناگاتە خەڵکی یەکێکە لە قەیرانەکان ئازاری زۆر هەیە کێشە و داکەوتنێکی زۆری ئابووری هەیە لە ئەفغانستان و هەروەها لە ڕووی پەیوەندی ئەفغانستان لەگەڵ دەوڵەتانی دیکە و سەقامگیری ئەفغانستان کێشێکی دیکە پێویستە حکوومەتی تالیبان جۆ لە خەڵکی خۆی بگرێت پێویستە داوای و وەڵامی بۆ خواستەکانی خەڵکی تالیبان خەڵکی ئەفغانستانە بێت لەسەر پرسی پەروەەردە خەڵکی دەوێت بچە بخوێنێت تۆ وەکو تالیبان نابێت ڕێگری لە بکەی حکوومەت دەبێت پاڵپشتی خوێندن بکات و پاڵپشتی کردی پەروەەردە بکات بۆیە ئەمانە کۆمەڵە قەیرانن کە تاوەکو ئێستا کە دەبینم کەەوە لەگەڵ ئەوەی تالیبان بخواڵن موسڵمانێکی باش بەڵام ڕێگرە پەروەەردە دەگرن تۆ تەمەشای وڵاتانی دیکە بکە چۆن گرنگی بە پرسی پەروەەردە دەدەن بۆیە دەبێت ئەم قەیرانانە چارەسەر بکرێت لە ئاسیناو خۆی یا کە کێشەی بۆ خەڵکی ئەفغانستان دروست کردووە و ئەبێت تالیبانەکان و ئەفغانستانەکان خۆیان بگونجێنن لەگەڵ دنیای نوێ و بابەتەکەش ئەوەیە بۆ ئەوەی شرعەت پەیداکە لە ئاسینە دەوڵەتی هەندی هەنگاو هەوێ بێبی هاوێژن لە ئاسیناو خۆی بەرامبەر بە خەڵکی خۆیان و حکوومەتی ئەو حکوومەتی کە تالیبان دروستی کردووە کۆمەڵێک بربەستی گەوری لە بەردەمایە کە بێ بە پەلە هەنگاو بەهاوێژێت و خەڵکی ئەفغانستان لە قەیرانێکی گەورەدان و شایستەی ژیانێکی باشترن بۆیە ئەمە کەس ناتوانێت هاوکار بێت بەڵام لە ڕووی جەنگەوە کۆتایی پێهاتووە تا ئەندازەیەکی زۆر بەڵام باردۆخێکی یەکجا قورسە زۆر زۆر سپاس بەڕێز باڵوێز خەلیلزاد مای خۆشحاڵێکی گەورە بوو کە من لەگەڵتان نابووم زۆر سپاس